پێشمەرگە ئەی مەفتونی خاک گیان لەسەر دەستی دەروون و دڵپاک ئەی پارێزەری گەل و نیشتمان لە نێو دڵتایە عشقی کوردستان سڵاو پێشمەرگە ئەی شێری سەنگەر ئەی مەردی مەیدان هەڵۆی هەڵمەتبەر گیان بەخشی ئازا ڕۆڵەی گەلی کورد تۆ سەرت بەرزەوە قەندیل هەڵگورد سڵاو پێشمەرگە ئەی باوەڕ پۆڵە لە سایەی تۆدا هەر بەرزە ئاڵا هیوای تۆ ئاشتی و ژینی سەربەستی بۆیە لە دڵمان وا خۆشەویستی ئێستاش داوا لە بەڕێز کاک عومەر عوسمان مێرگە سووری ئەندامی سەرکردایەتی پارتیمان و فەرماندەی هێزەکانی خەبات خاوەند و مەدالیای بارزانی پێشمەرگەی هەردوو شۆڕشی ئەیلول و گوڵان وتارێک پێشکەشەکە با بەڕێزیان بفەرمێن نعلەکەیدا شۆڕشی سەختی ئەیلول وەڵا شەباڵ و زریان و دەربەن نعلەکەیدا شۆڕشی سەختی ئەیلول خوشکان برایان فەرماندە و ئەندامانی هێزی خەباتی سلەیمانی ناوی خۆی هەیە لە مێژوودا ناوی تۆمار کراوە ئیمڕۆژ ناوی هەر وا ئەدروشێتەوە لە ئاسمانی کوردستان سلەیمانی وابزانم بەبێ پارتی بەبێ بارزانی زۆر شکۆدار و جوان نایەتە بەرچاو کاتێک کە پارتیەکان بە ئاڵای زەردەوە لە سلەیمانی ئەسوورێنەوە یان هەن بەڕاستی سلەیمانی زۆر جوانتر ئەبێ ئەگەڕێتەوە بۆ سەر ڕەسەنایەتی خۆی ئەو ڕەسەنایەتیەی کە لە سەرەتای بیستەکان یعنی قەرنی بیستەم بڵێم و لە سەرەتای شۆڕشی ئەیلول پێوە دیار بوو ئیمڕۆ ڕۆژێکی گرنگە لەبەرەوەی ئێمە هەمومان لێرە کۆبووینەتەوە بۆەوەی قۆناغێکی تر لەو قۆناغە هەستیارانەی پارتی پێدا تێپەڕیوە پارتی تێیدا خەباتی کردووە و قوربانی داوە و سەروەریشی تۆمار کردووە کە ئەویش ئەوەیە پاش دە ڕۆژی تر ئێمە داستانێکی تر سەروەریەکی تر ئێوەمانان داستان و ڕاپەڕینێکی تر تۆمارەک دەنگ ئەدەن بە ڕێبازە پیرۆزەکەی پارتی و بارزانی بۆ ئەوەندە حەزمان لە دەنگدانە بە پارتی و ڕێبازە پیرۆزەکەی بارزانی بۆ ئەوەیە کە دڵنیابین دەستێکی سەلامەت و دەستێکی ئەمین لە پشتمان ئەبێ ڕۆژێک لە ڕۆژان مساوەمەی نەکردووە من تۆزێک گەڕێمەوە بۆ مێژوو بۆ هەندێک لە ئامادەبووان کە بۆ زۆربەتان پێویست نییە بەڵام بۆ هەندێک لە ئامادەبووان ڕەنگە بە چاوی خۆیان نەبینی بێ یانیش ئەوە تەمەنیان لاو بوو بێ
پارتی ژمارەیەکی زۆر ژمارەیەکی یەکجار زۆری سەروەری تۆمار کردووە. دیارە ئێمە لێرە وەکو هێزی خەباتی سلێمانی کەرنەڤاڵێکمان ڕێخستووە. ئەم کەرنەڤاڵە بەڕاستی بە گرنگمانزانی بۆ ئەم ساتە وەختەی کە کاتی هەڵبژاردنە. خەڵکەکانی خۆمان ئاگادار کردوێتەوە هاتوین لێرەش بە گوێی خۆیان ببیستن لە کاندیدە بەڕێزەکان کە کار و بەرنامەی خۆیان چییە لە بەغدا. دیارە حەقیقەتەن خەڵکی کوردستان کە بەشمێنەتەیەکی زۆری بینیوە لە ڕابردوو. ئێستاش زۆر گرنگە کە شەڕی یاساییمان بۆ بکەن لە بەغدا لەبەر ئەوەی کە ئەم شەڕە یاساییە بە هەموو کەس ناکرێ، بە تایبەتی کاندیدەکانی پارتی سەرسەخت و بەرگریکاری زۆر حەقیقی و ڕاستەقینن بۆ مافەڕەواکانی گەلی کوردستان. هۆکاری دەنگدانم بە کاندیدی پارتی وەکو ئەوەی کە دەچێتە بەغدا بۆ بەدەستهێنانی مافەڕەواکانی گەلی کورد و بە هیوای ئەوەی ئەم دەنگدانە ڕاستە گرنگی بۆ پارتی دموکراتی کوردستانە، بەڵام بۆ پێگەی کورد لە بەغدا زۆر گرنگە. زیاتر من کە دەنگ بیام یەکەم جارمە دەنگ بدەم. ئێمە وەکو ئەندامان و لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان ئەو ڕێبازی کە کاک مەسعود بۆی دانایان کە دەک بین بەم دەگەرانە بەخاتی خوێنی شەیدان، بەخاتی ڕێبازی بەرزانی نەمر، بەخاتی ئەو پارتی کە 75 ساڵە شۆڕژەکە سەر بە دوژمندا ئەنوێنێ و هەمیشە هەوڵی پارتی بۆ چییە خۆشگوزەرانی و سەرکەوتنی ئەم میلەتە و خوێنی شەیدانە. ئەم شعرەش پێشکەش بە بەڕێستان. کاکەی بەرزانی سەرۆک مستەفا کوردی ڕزگار کرد لە جەور و جەپا، لە قەبت کاوەی سەدەی بیستەمە بە تێکۆشانی کاکە هەر کورد بێخەمە، خوا بۆمان بێڵێ مەردی مەیدانە کاکە بە کەلکپاتی ڕۆژی تەنگانە. بێگومان هەروەکو لە وتارە کورتەکەمە ئێستا ئاماژەم پێەیە پاراستنی هەر قەوارەیەک ئیتر ئایا لە ئاسی دەوڵەتابێ یا لە ئاسی قەوارەیەکی فیدراڵیابێ یا پێش ئەو قۆناغانەش بۆ نمونە ئەگەر لە قۆناغی بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوەیەکدابی وەکو کە مێژووی ئێمە بێگومان بەو قۆناغا تێپەڕیون بە بزوتنەوەیەکی ڕزگاری خوازانەی نەتەوەیی، ئەوەی کە پارێزەر بوو، ئەوەی کە بەرگری ئەکرد، ئەوەی کە داینامیکی ئەو بزوتنەوەیە بوو بە دڵنیاییەوانێ پێشمەرگەکانمان بوون، پێشمەرگەکانمان بە سادەترین چەکەوانێ، بەڵام بەو بێچەکیەوانێ هیچ کاتێک ئیرادەیان نەڕووخاوە لە بەرامبەر تۆپ و تانکی حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراق. ئێستاش کە با بڵێن لەم عێراقە فیدراڵەیە کە بەشدارین لەم پرۆسە سیاسیەیە، ئێمە دەبینین پێشمەرگە هیچ لە شەڕی داعشدا پێشمەرگە بە هەموو زمانەکان هەموو میلەتان دەڵێن پێشمەرگە، یعنی بە زمانی کوردی بە وشەی کوردی تعبیر لە پێشمەرگەکەن و لە ئازایەتی پێشمەرگە. بەڵام بەداخەوە ئەوەی کە دەبوو بکرابایە بۆ پێشمەرگە نەکراوە هەتا ئێستا. هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە حکوومەتی عێراقی لە 2007ەوە بودجێی پێشمەرگەی نەناردووە بە مەرجێک لە کاتی شەڕی داعشە. حکوومەتی عێراقی تەنانەت ئەو هاوکاریانەشی کە لە دەرەوە لە هاوپەیمانان ئەهاو کە بیرە بە پێشمەرگەنەی ئەیە، بۆیە هاوپەیمانان مەجبوور بوون کە ڕاستەوخۆ ئەو هاوکاریەت لۆجیستیکیانە بگەین لەدەستی پێشمەرگە. بەڵام حەشدی شعبی بە یاسا کرد، بودجەیەکی زۆر گەورەتر لە هێزە چەکدارەکانی عێراق بۆ دابین کردووە. بۆیە ئێمە و کۆنەنەری کورد لە بەخایە بەڕاستی نابێ بێدەنگ بین لەو زوڵمەی، لەو خەدرەی، لەو ئیهانەیەی کە با بڵێن ئەکرێت لە ڕێی نەدانی بودجەی پێشمەرگەوە. چونکە پێشمەرگە وەکو هەموو هێزێکی چەکدار
یەکێکە لەو کۆڵەکانەی کە ئەمنی قەومی ئەپارێزە کە خاک ئەپارێزە کە قەوارەکە و دەوڵەت ئەپارێزێ بۆی ئەولەویەتی کارەکانمان بێگومان دەبێتە پاراستنی کوردستان پاراستنی کوردستانیش بە هێزە چەگارەکانمان بە پێشمرگە قارەمانەکانمان دەکرێت. من یادگار مەحموودم کاندید لە بازنەی یەک ژمارە 23 کچی شەید خوشکی شەید جەمال عومەری حەلاو. سەربەرزی و سەربڵند بۆ سەرۆکی خۆشەویست سەرۆک بارزانی بەڕاستی ئێمە ئەبێ هەوڵ بین دەنگ بین بە کاندیدەکانمان لەبەرەوەی لە بەغا هێز و پێگەمان بە قووەت بێت بۆ ئەوەی سەری سەرۆک بەرزکەینەوە بەڕاستی بۆ ئەوەی کە مادەکانمان جێبەجێ کرێت لە بەغا ئیتر هەر بۆ پێشەوە ڕیشەی دوژمن بکێشەوە. ئەی قەڵات زێی ئەی شاری قەڵات زێی کوردستانەکەم چوار دەورت باغ و سەرئاو و کانی پڕا لە گوڵ و دیمەنی جوانی وتم لاوی من ناچنە سەیرانێ لە بۆ شێخپەرخ و لە بۆ ڕسوانێ دەبا هەموو یەکگرین ئەڵای پارتی هەڵگرین بۆ بەرزێتی قەومی کورد ڕێگای بارزانی بگرین شرای گەلا بارزانی ژین و هەستا بارزانی ژین پەرستە کوردستان وڵاتمانە پارتی ڕێگامانە هەر بارزانی سەرۆکمانە. ئێمە وەکو ئافرەتان لە پارێزگای سلێمانی دەنگ ئەین بە کاندیدەکانمان هەتا کاندیدی ئافرەتمان لە بەغا زیاتر بێت مافی ڕەوای کورد زیاتر بەردەستە بێت و دیفاع لە مافی ڕەوای کورد ئەکەن و دەنگمان بەهێز ئەبێ وەکو پارتی. بۆ نمونە وەکو ئەوەی کە بڵین لە بەغایە زۆر شتیان پێشێل کردو دەربارەی کورد وەکو ئەنفال قەزیەی ئەنفال و جینۆساید و شایستە دارایەکان و مافی پێشمەرگە و ئەمانە ئیشەئەڵڵا هەتا کاندیدمان زیاتر بێ لەوێ مافە دەستوورەکانیشمان ئەمڕۆ من زۆر خۆشحاڵم وەکو کاندیدێک و بەربژێرێکی پارتی دیموکراتی کوردستان کە لە نێوان خوشک و برا پێشمەرگە قارەمانەکانم ئەو خوشک و برایانەی کە لە ڕۆژانێکی سەختدا پێشمەرگەی سەرسەختی پارتی و بارزانی بوون ئەو پێشمەرگانەی شۆڕشی ئەیلول و گوڵانیان کرد ئەو پێشمەرگانەی شۆڕشی کوردیان بەگەلی هەموو جیان ناسان و هەروە ئەو پێشمەرگانەی کە داعش بەزێن بوون ئەمڕۆ بۆ ئێمە جێی فەخر و شانازیە کە ببینە بەربژێری ئەوان کە ببینە نوێنەری ئەوان تاوەکو لە بەغدا داکۆکیکارێکی سەرسەختی مافەڕەوەکانی هێزی پێشمەرگەی کوردستان بین. ئەم جەماوەرە زۆر تایبەتە بۆ ئێمە ئەم جەماوەرە پارێزەری هەرێمی کوردستانە ئەم جەماوەرەیە کە قەوارەی هەرێمی کوردستانی بەهێز کردو ئەم جەماوەرەیە کەوای کردو هەموو کەسێک لە ماڵەکەی خۆیدا بە ئارامی بنوێ لەبەر ئەوەیە ئێمە دەستی یەکە بە یەکەیان ماچ دەکەین هەمویان تاجی سەری ئێمەن ئەوان نەبن ئێمە بە هیچ جۆرێک نابین. من شنۆ نووری عەبدوڵڵا کاندیدی ژمارە 28 لە بازنەی دوی پارێزگای سلێمانی.